مامۆستایانی ناڕازی لە پارێزگای سلێمانی دەڵێن ئومێدیان بە حکومەتی هەرێم نەماوە، خۆیان بڕیاریان داوە لیژنەیەک پێک بهێنن بۆ قسەکردن لەگەڵ بەغدا و داوای بینینی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دەکەن بۆ ئەوەی عێراق شایستە داراییەکانیان بۆ سەرف بکات. الحکومە العێراقیە ملتەزمە بدەفع الرواتب. ئێمە لەم ڕەشنووسەیە داوامان کردووە کە لیژنەیەکی هاوبەش لە نێوان حکوومەتی ناوەند و پارێزگاکان بە تایبەتی بەڕێوەبەری ئامار پێک بهێنرێ بۆ ئەوەی لەسەر ئاسی پارێزگاکان بە ناوی فەرمانبەران نابچنەوە. داوامان کردووە بۆ ئەوەی حکوومەتی ناوەند موچەکە دابین بکە، دوای وەربرنیکردن ئەگەر پارەی زیادی دابوو دواتر لە بودجەی هەرێمی کوردستان بیبڕێتەوە. یعنی ئەمە ئەتوانم بڵێم خێراترین چارەسەرە ئەگەر پارێزگاکان بەرەو ڕوویەوە بێن و ئەگەر بە هەمان شێوەش بەغا جددی بێ بۆ ئەوەی کێشەی موچە چارەسەر بکە. دوای دەیان گرتبوونەوە خۆپشاندانی ناڕەزایی مامۆستایان گەیشتونەتە ئەو باوەڕێی کە هەرێم ناتوانێت موچەی فەرمانبەران دابین بکات. ئەوان لە بەیاننامەیەکدا نیگەرانی خۆیان لەو دۆخەی هەرێم دەردەبڕن و دەڵێن بە ناچاری داواکانیان ئاراستەی بەغدا دەکەن. ئەوان پێیان وایە حکومەتی هەرێم ئیدی نەکتوانای موچە بەڵکو خۆ بەڕێوەبردنیشی نەماوە. لە ناچاریە لە چوارچەوەی دەستوری عێراقا، دەستوری عێراق و حکوومەتی عێراقیش بەگشتی حکوومەتێکی فیدرالیە ئیتیحادیە، بۆیە زۆر سروشتی و ئاساییە توێژێ لە توێژەکان کە مامۆستایانە و توێژێکی بەرفراوان لە هەرێمی کوردستانە کە ماوەیەکی زۆرە لە هەموو مافە داراییەکانیان بێبەشکراون، بۆیە بەشتێکی سروشتی ئەزانین لەو چوارچەوەیە لە ڕێی دەستورەوە لە ڕێی یاساوە داوای مافی خۆمان لە حکوومەتی عێراق و لە حکوومەتەکەی عەبادی بکەین و پێمان وایە تاکە ڕێگایە کە یەشتوانێتەوە لە بەردەم ئێمەیە ئەو دەرگایە کە لێی بین. ئێمە داوای ئەەکەین، ئێمە داوا لە عەبادی ئەەکەین بە ئەرکی خۆی هەڵسێ لە دەدانی شایستە داراییەکانی موچە خۆرە ڕاستەقینەکان. ئەوانەی کە موچەخۆری بندیوارن، ئەوانەی کە خانەنشینی بندیوارن، حکومەتی عێراق یاخود حکومەتی عەبادی بە زۆرێک لە زۆرەکان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە ڕێکەون پاکیکەنەوە و ئەمانەوێت موچەی ئێمە نەخرێتە ناو ململانە سیاسیەکانەوە کە ئێستا ئەوەی کە ئێستا حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی لە سیرێک ناگەون ململانەیەکی سیاسی لە نێوان ئەم دوو لایەنەدا، بۆی ئەمانەوێت ئەگەر وەکو جۆرێک لە خێرایی بێت موچەی فەرمانبەران لە دوایی کەشە سیاسی و ململانە سیاسی و عسکەرەکانی خۆیان یەکلایکەنەوە. گەرچی دیار نییە حکومەتی عێراقیش نیازی دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی هەیە یاخودنا، بەڵام مامۆستایان دەڵێن ئەگەر کێشەی بەغدا زۆری ژمارەی فەرمانبەرانی هەرێمە و پێی وایە ئەو ڕێژەیە نادروستە، ئەوە مامۆستایان ئامادەن لیژنەیەک پێک بهێنن کە سەرژمێریەکی نوێ بۆ لیستی ناوی موچەخۆران ئەنجام بدەن و ئەو بەهانەی حکومەتی عێراقیش ببڕن. من داخل الإقليم مسؤولين ومواطنين مطلعين يؤكدون هذه الأرقام غير صحيحة ومضخمة. رامي عثمان، كنال ياسماني بيام، سليماني.